باشن عادي پێم بڵێن وانەی چەنەمە؟ وانەی یەکەم. چەنی ماوە؟ مامۆستا ئەمڕۆ دیدی دەنگانی پێدا. دوو هەزار و بیست و پێنج. هەر دەژیت. بۆچی کانە؟ زارە؟ چی پێمەڵێ؟ ئەمڕۆ وانەی چیمان هەیە؟ مامۆستا یان ئەمڕۆ وانەی هەڵوێستمان هەیە. مامۆستا ئەمڕۆ وانەی بوێریە. بوێری هەر بژی. مامۆستا ئەیجان ئەمڕۆ وانەی بەدەستهێنانی مافەکانمانە. بەدەستهێنانی مافەکانمان مامۆستا. زۆر جوانە گیان. ئەمڕۆ وانەی خۆشەویستیە. خۆشەویستی ئەڵڵا خۆشەویستی. مامۆستا گیان ئەمڕۆ وانەی دڵسۆزیە. دڵسۆزی کلارا گیان. مامۆستا گیان ئەمڕۆ وانەی شکاندنی بێدەنگیە. شکاندنی بێدەنگی هەر بژی. مامۆستا گیان گەڵا گیان هاوڕێکانێ باسی ڕۆژێکی مێژویە. ئەمڕۆ ڕۆژێکی مێژویە قوتابیان. ئەمڕۆ ئەوانەی ئێوە باسیەکەن بوێری ماف شکاندنی بێدەنگی هەموویان لەسەر قڕەوێڵەکان داوای مافی ئێوە ئەکەن. ئەوانەی لەسەر قڕەوێڵەکانن مانگرتووەکانن داوای مافی ئێوە ئەکەن. قوتابیان هەمووتان ئێوەش سەیریان کەن بیان بینن. بەڵام بەڕاستی قوتابیان ئێوە ئەمڕۆ شۆکتان بەڕاستی. هەر بژی ئێستا ئێوە وانەی پێتان پیشان ناین وانەی هەروەردە و فێرکردن ئێوە پێتان بکەین ئەوانیش مێژۆکە ئەنووسنەوە. بەڕاستی بژین هەر بژین.